نەبوونی سەوزایی زۆر لە کوردستانە دووسێ هۆکاری هەیە. یەکەم هۆکار ئەوەیە کە گەڕین هەندێک هۆکاری بۆ سروش دەگەڕێتەوە بێبارانی بۆ نمونە بێ ئاویە لایەنی پەیوەندیدار زۆر کات ناتوانێت ئەو ڕێژە ئاوەس بۆ نمونە بەکاربێنێ کە لە ئاستی ئەوەی کە شتی وای نییە بەکاربێنێک و کەمپاین و ئەوانە خزمەتی زیاتری پێ بکە لەوانەیە بڵین لایانی پەیوەندیدار هەندێک کات هەندێک شت هەیە کە بۆ چارەسەرکردنی کێشەی سەوزایی یاخۆ بڵین ئاودانی دارەکان یاخۆ بڵین ئەوانی کە لە جەزیرە وەسەطیەکانە هەیە کە ئێستا ئەیبینین بەداخەوەکە جەزیرە وەسەطیەکان مەلوک و پێویست نییە و لە تەمەحی ئێمایان نییە هەندێک جار ئەوە ینی ناتوانن وەکو پێویست ئاو بدرێ یاخۆ بڵین ئیشی تیا بکرێ لەبەرەوەی وەی قەیرانی دارایی زۆر کات لە حکوومەتی هەرێم یاخۆ بڵێن دام و دەستگا پەیوەندیدارەکان بە ژینگە ئەیگەڕێنەوە بۆ کێشەی بۆ ئەو کێشانەی کە لە ڕووی داراییەوە بڵێن قەیرانی دارایی کە سەپێنراوە بەسەر کوردستان و بەسەر عێراقا ئێمە لە ناوچوونمان زۆرە یعنی ئێستا دەستێک هەیە کە دەستی مرۆیی پێ ئەڵێن ئەم دەستە مرۆیە بەهۆی کە لە شوێنەکانی کوردستانە وەکو شوێنی نیشتە جێبوون ئەم نیشتە جێبوون بەڕاستی دار کە ئەبڕێتەوانەیە خۆ بڵێن وەکو سەیرانگاکانی ینی وەکو ئەو شوێنانی کە ئێستا کرا بە شوێنی نیشتە جێبوون وەکو سیتەک و وەکو مێرگەپان و وەکو ڕێژ باژەڕی تەخت و سەخت و هەموو ئەوانی کە خان و بینای لێ دروستەکەن بۆ شوێنی ئیسراحەت و ڤێلا لە باخچەکانیانە کرێ بە باخی کەسایەتیەکانی خۆ بڵین هەر کەسێک کە ئەچێ بڵێن خانوویەک دروستەکە کە ئەو خانوو کاتێک کە دروستەکەن هەموو ئەو دارانە هەموو ئەو شوێنانی کە دیاری ئەکرێ بۆ خانوو دروستکردن لە شار باژێر لە سیتەک لە پێرگەپان دیارە هەر ئەگەر دۆنمی حساب بکەین ئەم دۆنمە لە تقریم 2500 مترەکە ئەم 2500 متر لە 100 دار کەمتری تیان نییە ئەم دارە دارێکی خۆڕسکە ئەم دارە بۆ 1000 ساڵ ئەمێنێتەوانێکە کە ئەتوانی خزمەتی پشتا و پشتینەوەی ئەم وڵاتە بکە بەڵام بەداخەوە ئەمڕۆ وەکو ئەوەی کە ئەیبینین بڕینەوەیەکی زۆر هەیە بۆهۆی ئەو شوێنانی کە ئەبێ بەر شوێنی نیشتە جێبوون یاخۆ بەهۆی ئەوەی کە پسن وەکو شوێنێکی چۆناڵی گەشت و گوزار بەداخەوانێ ینی ئەمە زۆرە بەڵام تا ئێستا یاسایەک نییە بۆ ئەوەی کە ئەمە سنووردارکە بۆی کە ئەم دارانە نەبڕێتەوانەیە بۆی ئەم دارانە لە ناو نەچن چکە ئەم دارانە سەروەتی ژینگە و ئاوی ژێرزەوی هەموویەتی چکە باڵانسی ژینگەیی بەدار و بە زیندەوەر و بە ئاو بەوانە ڕائگیرێ بەڕاستی